سڵاو خۆشەویستان، فێربوون لە ڕێگای چیرۆکەوە وانەی شەشەم. پێشەوەی دەست پێ بکەم داواکارم کە ئەم ڤیدیۆیە شێر بکەن، زۆرترین کۆمنت بنووسن بە ئومێدی ئەوەی کە ئەم وانانەمان بگا بە زۆرترین کەس و لی سوودمەند ببن. و داواکارم بۆ پشتگیری لە پرۆژەی ئاوات ئەکادیمی هەر چۆنێکتان کردووە کارێ بکەن کە زۆرترین کەس سوود لە ئاوات ئەکادیمی وەربگرێ. ئێمە ئەگەر بزانین کە زۆرترین کەس ئامادەی بینینی ئەم ڤیدیۆیانە و سوودی لێ وەرەگرن و لێوەی فێرە بن، بە دڵنیایی ئێمە هەوڵین کە وانەکان زیاتر بکەین. Joe Richards finished school when he was 18, and then his father said to him, "You've passed your examinations now, Joe, and you got good marks in them. Now go and get some good work." Joe Richards finished school. قوتابخانەی تەواو کرد. Finished. تەواوی کرد. When he was 18. کاتێک کە تەمەنی 18 ساڵ بوو. And then پاشان then واتە پاشان his father باوکی ئەگەر بڵێ دایکی his mother بڵێ براکەی his brother بەڵام ئەگەر کوڕە بۆی ئەڵێ his ئەگەر کەس بۆی ئەماوت her father بۆ نمونە باوکی ئەگەر مەبەستمان کچەکە بێت his father باوکی ئەو کوڕە بۆی ئەڵێن his said to him پێی وت تەماشاکە he his him he his him هەمووی هەر واتە ئەو کوڕە بەڵام he کوڕەکە خۆی his شتێک کە هی ئەو کوڕە بێ him هەر کوڕەکە بەڵام بە مەفعول نەک بە فاعیل واتە ئەڵێ باوکی پێی وت کەواتە باوکەکە فاعیلە بکەری ڕستەکە لەویا his father said to him بەو شێوازە ڕستێکی ڕابردووە you've passed ئەمە چییە؟ passed ئەبینی کە ڕابردووە ئەم هاڤە چییە؟ ئەمە وەکو چۆن لە کوردی ئەڵێ تەواوت کردووە ناڵێ تەواوت کرد ئەڵێ تەواوت کردووە ئەو ڤیە واتە وە بۆ نمونە من ئەڵێم I have finished it واتە من ئەوەم تەواو کردووە ئەڵێم I have closed it واتە من ئەو دەرگایەمدا خستووە وە ئەم وەیە vە بیانە بێشتایی خۆت بۆی لەبیرە نەچێتەوە you've passed تۆ دەرچوویت your examinations لە تاقیکردنەوەکانتە now ئێستاکە Joe ناویە بات and you got good marks و تۆ نمرەی باشت بەدەست هێنا in them لە ناو ئەو تاقیکردنەوانە now ئێستاکە go ئەمرە بڕۆ ئێستا بڕۆ and get بەدەستی بێنە some good work هەنە ئیشی باش واتە تۆ ئیتر تەواو کردو و دەرەجەی باشە بەدەستێنا و دەبڕۆ ئیشێ بدۆزەرەوە They're looking for clever people at the bank in the town. The clerks there get quite a lot of money now. Uti, you are looking for they are looking for looking for واتە گەڕان بەدوای واتە ئەوان ئەگەڕان بەدوای چیە clever people خەڵکی زیرەک at the bank لە بانک in the town لە شارۆچکەکە the clerks there لەوێ مۆزەفەکانیان کاتیبەکانی بانقەکە get بەدەستیێنن quite بە تەواوی a lot of money پارەیەکی زۆر now ئێستاکە A few days later, Joe went to the bank and asked for work there. Wata a few days later. چەند ڕۆژێک دوایەوە Joe went to ڕۆشت بۆ کوێ the bank ڕۆشت بۆ بانک and asked داوای کرد asked داوای کرد for work داوای ئیشی کرد there کە لەوێ ئیشکە داوای ئیشی کرد لەوێ A man took him into a small room. A man پیاوێک took him ئەوی برد into بۆ نێو a small room بۆ نێو ژوورێکی بچکۆلە and gave him پێیدا some questions هەندێک پرسیار on a piece of paper لەسەر پارچە کاغەزێک
Joe wrote his answers واتە وەڵامی خۆی یایەوە on the paper لەسەر کاغەزەکە and then بۆ گێڕانەوە پاشان he gave them واتە کاغەزەکان پارچە کاغەزەکان gave them to the man و پاشان یایەوە بە پیاوەکە ئەوانەی یایە بە پیاوەکە واتە کاغەزەکان the man یا وەڵامەکان the man looked at them پیاوەکەش تەماشای کردن for a few minutes بۆ چەند خولەکێک a few چەندانەیەک and then پاشان he took a pen پاندانێکی هەڵگرت and said to Joe پێیوت Joe your birthday was on the 12th of June ئەڵێ ڕۆژی لەدایکبوونت کەیە on the 12th of June واتە کەوتووەتە 12ی مانگی 6 Mr. Richards ئەی Mr. Richard Yes sir وتی بەڵێ وایە گەورم جۆسێت جۆی وایوت What year چ ساڵێک یعنی ئەم بەروای لەدایکبوونەکەی نووسی بەس نەینووسێت چ ساڵێ The man asked پیاوەکە پرسیاری کرد Oh every year sir جۆسێت جۆوتی هەموو ساڵێ واتە ئەمە کوڕە زیرەکەی بابەیە دەرەجەی باشیە ناو پۆلی 12 تەواو کردووە چووە لە مقابلەیەکە ساڵی لەدایکبوونەکەی خۆی نازانێ بەس دیارە بەردەیەکەی ئەوان خۆشە ئەزانێت کە 12ی هەموو مانگێکی 6 ڕۆژی لەدایکبوونە پێشەوەی کە وشەکانتان لێ بپرسمەوە بە یەک جاریکە بە هەر بە سادەی بۆتان بخوێنمەوە Joe Richards finished school when he was 18 and then his father said to him You've passed your examinations now, Joe, and you got good marks in them. Now go and get some good work. They're looking for clever people at the bank in the town. The clerks there get quite a lot of money now. A few days later, Joe went to the bank and asked for work there. A man took him into a small room and gave him some questions on a piece of paper. Joe wrote his answers on the paper and then he gave them to the man. The man looked at them for a few minutes and then he took a pen and said to Joe, Your birthday was on the 12th of June, Mr. Richards. Yes, sir, Joe said. What year? The man asked. Oh, every year, sir, Joe said. ئەم جاریان جارێکیکە بۆتانە خوێنمەوە بەڵام هەوڵێم بە تەلەفوزێکی بەریتانی. Joe Richards finished school when he was 18. And then his father said to him, You've passed your examinations now, Joe, and you got good marks in them. Now go and get some good work. They are looking for clever people at the bank in the town. The clerks there get quite a lot of money now. A few days later, Joe went to the bank and asked for work there. A man took him into a small room and gave him some questions on a piece of paper. Joe wrote his answers on the paper, and then he gave them to the man. The man looked at them for a few minutes, and then he took a pen and said to Joe, Your birthday was on the 12th of June, Mr. Richards. Yes, sir, Joe said. What year?
The man asked. Oh, every year, sir, Joe said. بەڵێ بەڕێزان ئێستا ئینگلیزیەکەی بڵێ تەواوی کرد تەواوکردن بەڕابردوو finished بڵێ کاتێ ئەو هەژدە بوو یعنی کاتێ 18 ساڵان بوو when he was 18 بڵێ باوکی his father بڵێ تۆ دەرچوویت لە تاقیکردنەوەکانتە you've passed your examinations بڵێ دەرەجەی باشت بەدەست هێنا نمرەی باشت بەدەست هێنا you got good marks بڵێ هەندێ ئیش بەدەست بێنە get some good work بڵێ زیرەک clever بڵێ خەڵک people بڵێ شارۆچکە town بڵێ مۆزەف یان کارمەند کاتب نووسەر لە دایرێک clerk بڵێ پارەیەکی زۆر a lot of money بڵێ ژوور room بڵێ پرسیار question بڵێ وەڵام answer بڵێ بۆ چەند خولەکێکی کەم for a few minutes بڵێ 12 مانگی 6 12th of June بڵێ چی ساڵێ what year بڵێ هەموو ساڵێک every year بەڵێ بەڕێزان هاتینە کۆتایی وانەی ئەمڕۆ ئومێدەوارم جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە بێت کە بینێرن بۆ هاوڕێکانتان شێری بکەن و هەوڵ بن هاوڕێکانتان بانگهێشت بکەن بۆ پەیجی ئاوات ئەکادیمی تکایە لە کۆمنتا بنووسن ئەگەر ئەم وانانە سوودی هەیە بۆتان و تکایە ڕاو پێشنیاری خۆتان بنووسن ئومێدەوارم بتوانین لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستا بین بتوانین کەمێک ڕێگای فێربوونتان بۆ ئاسان بکەین